هەموو عالەم تەپابەند و لە دامان کەچی دەستی کەست ناگاتە دامان دوهاتی ئەوروپا وەک ئەهلی دێهات لە چارەی دەردی عیشقا جوملە دامان برا مردم ئەوێ عەقڵی نەلەنجێ بەلەنجەی ناز و عیشوەی نەو نەمامان لە گەڵزانت دەکەویە کۆشی دنیا سبەی قاتلتە ئەمڕۆ بۆ تەمامان سەر و سامانمت پرسی مەپرسە سەری تۆ خۆش نەسەر ماوە نەسامان غروری حوسنە فیرعەونی بە تۆدا ڕەقیبی سەگ بەچی بوو بە هامان لە دنیادا وەکو منداڵی ناکام بە ناکامی دەچن دنیا بە کامان بەهانە مەگرە لەو جامانە جامێ کەرەم کە ساقیە بگرە ڕجامان بە کولفەت ئەو بە ئولفەت ئەم گرفتار وەکو یەک زاهید و مەحوی لە دامان